جێی خۆیەتی والله من و تۆ ها زۆر جار ئێمە باسی قیامەتەکرێ. قیامەت کەی قیامەتە؟ کەی قیامەت هەڵەسێ؟ ئەمە موسا ئەگەر لە وتارێکە لە سەندەرسێکە باسی نیشانەکانی قیامەت بکەی، ئێ تۆ وت بۆ چی برای خۆ؟ ئەوت بۆ چییە؟ ئێستا من بە کورتی پێت هەڵم قیامەت کۆ. قیامەت خدای پەروەردگارە فەرمی یا ئەیها الذین آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد. ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە بەخوای پەروەردگار تەقوای خواتان هەبێ، چیتان حازر کردووە بۆ بەیانی، یعنی بۆ مردن، بەیانی قیامەت. بۆ چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من مات قام قیامەته، ئەوەی کە مرد هەر ئەو ڕۆژە قیامەت هێڵساوەتەوە، چونکە ئیتر بۆ ناو گۆڕە ڕوە. لە ناو گۆڕ لێپرسینەوەی لەگەڵ ئەکەن، لە ناو گۆڕە دای ئەنیشێنن وەرە خوات کێیە؟ شێ پێغەمبەرت بوو عەلەیهی سەڵات وەسەلام و دینەکەت چی بوو؟ ئەبێ جوابت بۆی حازر بێ. بەخوا کەسێکی حرامخۆر بی جواب لێ زۆر بێ زەحمەت بۆ درێتەوە. بەخوا کەسێکی خراپەکار بی لێ ناتوانانی جواب بدەیتەوە. کەسێک بی لە دنیای زوڵم و زۆرت کردبێ ناتوانی جواب بدەیتەوە. برای خۆم ئەوە قیامەتە، بەیانی قیامەتی من و تۆیە. کورە بەخوا لەوانەیە نەگەینە بەیانی، یەک سەعاتێتی قیامەتی من و تۆ هەڵبسێ، ئیتر بۆ پرسیاری قیامەتەکەی؟ مردن قیامەتە برای خۆم. ئەها ئیمامی عومەری فاروق بە بەردەوام ئەی فەرموو هیچ ڕۆژێک نییە نەڵێن ئەوە فڵان کەس وەفاتی کرد. هەموو ڕۆژێک ئەڵێن ئەوە فڵان کەس وەفاتی کرد، فڵان کەس وەفاتی کرد. لا بد من يوم يقال فيه مات عمر وفعلا مات عمر. بەخوا ڕۆژێک دێ ئەڵێن ئەوە عومەرش وەفاتی کرد، 1400 ساڵ پێش ئێستا ئەوە عومەر وەفاتی کرد. کو عومەر نەما دنیای جێهێشت. ئەی باشە من و تۆ دنیا جێ نایەڵین. بۆیە برایانی خۆم